بڕیار وایە 11 ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. هەڵبژاردننیش پرۆسەیەکی گرنگە کە لەو ڕێگەیەوە دەتوانرێت یاسا دەربکرێت. مامۆستایانی ئاینی هاوڵاتیان و دەنگدەران ڕادەسپێرن بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەکەدا بکەن. کە دەچێت کۆمەلگایەک شێوازی لێخوڕینی ئۆتۆمبیل سیمای ئەو کۆمەلگایە دیار دەکات. بابەتێکی وەکو هەڵبژاردن سیمای ئەو کۆمەلگایە دیاری دەکات. بابەتێکی وەکو یارمەتیدانی یەکتر سیمای کۆمەلگا دیاری دەکات. مەبەستم لە چتێ کە دەچێت کۆمەلگایەک ئازادی تێدا نیە، دەچێت کۆمەلگایەک هەڵبژاردن و یەکتر قبولکردنی تێدانی ئەخر هەڵبژاردن جۆرێکە لەوەی کە ئەمن و تۆ یەکترمان قبوڵە، ئەمن متمانەم بە تۆ هەیە، دەنجی خۆمت دەدەمێ کە متمانەم بە تۆیە سبەی دووزبەی دەتوانی خزمەتم بکەی، سبەی دووزبەی دەتوانی ئەو وڵاتە خزمەت بکەی، ئەو کۆمەلگایە خزمەت بکەی، ئەو ژیانە ببوژێنیەوە. چەندین بابەتی دیکە کە متمانەمان بە یەکترە. لەبەر هەندێ بابەتێکی جوانە، سیمایەکی جوانە کە لە وڵاتی ئێمە هەڵبژاردن هەیە و داواکارم زۆر ڕێز لەو بابەتەی بگرین، یعنی بە شتێکی مهمی بزانین. بەشێکی تر لە مامۆستایانی ئاینی دەڵێن هاوڵاتیان دەبێت دوو مەرج ڕەچاو بکەن بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردن بکەن. یەکەم لیستەکە لیستێکی موسڵمان بێت و دواتریش کاندیدەکە کاندیدێکی موسڵمانی لێهاتوو بێت. دەشڵێن کۆمەڵی دادگەری شیاوترینیانە. کە ئەوانەی دەنجیان پێدەن دەبی دوو مەرجیان تێدا بێتە جێ، یەک لیستێکی چاکبی و کاندیدێکی چاکبی. لەبەرەوەی کۆمەڵێک لیست بەشداری دەکەن، هەندێکیان لیستی ئەلمانینە کە بە هیچ شێوەیەک بڕوایان بە ئیسلام نییە، بەڵکو دەبی لیستێکە لیستێکی ئیسلامی بی، بڕوای بە بنەما نەگۆڕەکانی شریعەتی ئیسلام بی، و هەروەها دەبی کەسێکی ئەو کاندیدەی ناو لیستە ئیسلامیەکەش دەبی کەسێکی شایستە و لێهاتوو بی. بۆیە ئێمە خەڵک ئاگادارەکەینەوە کەوا بەڕاستی ئەرکەچی قورس دەکەویتە سەرشانیان. لەبەرەوەی ئەو لستێکەوە دەوان دەنجی پێدەن دەبی لستێکی مسلمانانە بی، لەبەرەوەی لە چاکەکانیان بەشدارن و لە خراپەکانیشان بەشدارن. بۆیە لە ناو لیستە ئیسلامیەکانیشدا ئێمە پێمان چاک و باشە خەڵک دەنگ بدات بە کۆمەڵی دادگەری، لەبەرەوەی خاوەن کۆمەڵێک مەدرسەی شەرعیە، خاوەنی کۆمەڵێک مرکزی تحفیزە، خاوەنی خەباتی شاخ و شارە، خاوەنی کۆمەڵێک هەڵوێستە. کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 285 و لەگەڵتاندا ڕاستگۆین بەشداری هەڵبژاردننی ئەو جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.